نازانم هەچەند سەیرەکەم مشکلی ماڵی خەزورم هەیە من. چییە ماڵی خەزوری چیە؟ نازانم 25 ساڵم من زاوای ئەوانم بە ڕوبعی تو احترام ناگرن دوو ڕۆژە بوو بێ زاوایە نازانم چییە دەکاکە بە ناموسم بە چارەک ئەرە ماڵێ بە قوڕنەجێ ڕۆحە بردەم ئەوە دەستم ڕاگرتەوە بۆ تەوقم لەگەڵا ناکە وازیان دەستم لە تەکسی ڕاگرتووە تۆش کایەکی ماچ دەکەن بە قوربان و بە ساقە دەبن نازانم بۆچی چاری منیان ناوێت تێ ناکەم وڵی چشم نەکەم والله ڕاستەکەی تخوا تەلەفۆن عەزیزم بێعەقڵێکە بەم وەختەیکە ئەرە عیب ناکەی هاتووە زەین چیەوە مامەیە خۆ دەبێ بە دەرەوە مامە گیان چۆنی بلە گیان کوێرە بلە بە قوربانێ بێ مامە گیان دەنگ و باس چۆنە لەخوا بە زیابێ بلە گیان لە سایی سەری تۆ لەو خوایە بە زیابێ زۆر باشین یەخوا هەر باش بی مامە گیان قورب دەستێ ماجەکەم بلە گیان بەخوا بیر دەکەین ئەی مامە گیان من چارێکی لەو پێش لێ بووم ئەو کەڕۆ چارێکێک کورە جارڕۆڵە بەخوا پێنج دەقەمان بە ساڵێ لێڕۆ ئەمەمە و بیرەکەین ئێ مامە گیان گیانی ماما دەستێ خۆش بێ بایعەکە و نەقڵ کردووە بەسەری بلە کابرا خۆی بایعەکەمان بۆێنێ بۆ ماڵەوە ئەی من لە خزمەتە مامە گیان من چی مۆگری بایعی چییە کوورە دڵم لە ڕێگاتە جا مامە گیان شتیکەشم بۆ کردیت ئەوە بلیت و فیزە و تایارۆ هەموو شتێکیش حازرە یەک هەفتەیتر لەگەڵ خەسوو گیانە بەرەو عەمرە بەڕێگەون عەقلەشە ساخ بێ ڕۆڵە یعنی تکتەکەشێ بۆ بڕیوین کوورە من لە خزمەتە مامە گیانە جاوا یەک شتیکەشە بۆکەم ئینشەڵڵا پێش سەفەرەکەتان بۆ عەمرە کامل ماڵەکەشتانەمی بۆ یەخەکەم ئەگڕۆڵە خوا لە ئێمە نەسەنگێ و ئەمسالێ زیابێ ئەحە بە ساقە بێ باشە مامە گیان دەستی ماجەکەم دەی خواحافیز خوا لەگەڵ خواحافیز دەی خوا حافیزێ بێ ڕۆڵە ئاگا لە خۆ بێ ئەوە زاوایە بەخوا تامی دەکوڕێ ئەو درێژە سوورە زاوای ئەمری نەمینە کورە و با بڕوە طبعا لەگەڵ داوای لێبوردن بۆ ڕسەی ئەخی نانا جملە نەبوو شەبەکە قەتەیەک یاریەکە نانە ژۆ لێ بوو جملە نەبوو نانە بەخوا ژۆ لێ بوو ئەرێ بابە ژۆم لێ نەبوو ئەی هاوار نانە ژۆ لێ بوو لا حول ولا قوة إلا والحاصل ئێستا زانیم يعني خەریکە بۆم دەرەکەوێ مەجموعەیە شل لە مێشکمایە بلە بە ڕوخسەتی خۆت ئەرێ ماڵی ئاوا بێ ماشەڵڵا لەو ڕۆشن و چەند خۆشە پیشە خاتون دە و چایە بخۆ باسار نەبێتەوە ئەرێ دەخەریکێم بامێن بۆ زستانە لە خۆشە وشکی کەی کورە دەلای بۆڵا من هەموو ژیانم ختووکەی یەکە بامێ بینم ئەڵێم جەعفەر بەک جیان تۆ حەزی لە پەڵپینەیە ئەم شەو ئاگا لە خۆ بۆ شڵپۆ هۆڕا هەمووسکە دەچوو ئەوە هیە و نیسکێنێ بوو ئاوایە غازات پێیاکە گوێشی مێ من ئەڵێم پەڵپینە تۆش خڵەفاوی پەڵپیناڵێم گوێ السلام عليكم عليكم السلام بخير بيش أحوالتان شلوني أحا ماما جعباشي ولا كرم توزي عقل ماما جعاي بلا ماما جعفر ئامۆژ نەپشە تۆ باشی شکر كورا رولا بلا من بيلم برشن خاتون ئامۆژ نەپشە چییە خۆمە پشیلە نییە نەکبەت ماما من ئەمەوێت تۆزی وردە و بکرێمەوە لەگەڵتانە و هینا چییە بیستومە بۆ یاخوشتەکەن بۆ یاخ نەکەن بۆتانەکەم بە ئەسرۆپۆڵ و بۆتانەکەم بە مەڕمەڕ دیوی دەرەوەی باشە ئەسرۆپۆڵ چییە لە بۆ یاخ زۆر مهمترە مامە زۆر جوانە نەواسی لێ بێنە بلێ گیان بۆ مەکە بلەیکە جۆ لێ بوو ئەی موبەریدەکەتان پۆشوشتی نوقسان نییە بۆتان چاکەم هەمووی بلە چاچی کردووە سبریدەکەتان پیس نییە پاکی کەمەوە پێویستمانێ بلە گیانی زاوم بۆ کا بە قوربانی بمەوە زاوایە بیستومە ئیشەڵا لەسەر خێر ئەمراکەن خۆ قبوڵیکە بەڵام ئامان نەکەن بلیکی تیار ببڕن بە $300 بێ من بە 200 بۆتانێنم هەموو کۆمپانیەکان برادەرمە بلە گیان ئەوەشی بۆ بڕێوی بڕیوێتی قوربانی بێ ئەڵێ مامە ئەی فەرشوشتان نییە بۆ تام سومبی بە من سەربان نەخێر بلە هەمووی بردووە هەمووی بردووە هەمووی ئەی باشە ئەی هێنا چی پێڵێن باشە بایعەکە من خۆتانەزان وەزعم باشە بۆچی هەکەوەرم گر بۆتان نەهێنم بۆتانێنم لە بۆ دووە مەیهێنە بلە هی خۆمانە هێنێت ئەی بلە ئەوەشی کردووە باڵێ ئەی ناتانێ وەکو نیەرەکەر بۆتان بزەڕێنم باڵێ مامە جەعە کورە دەبڕە عەمرت نەمێنێ ئەحەسووری درێژ ئەی هەمی زاوایە بلە زاوایە بە قوربانی بمخوا دەستگرێ بە باڵێەوە ڕەبی خوایە تەمەنی ئاحا هەڵگری بیخێتە سەر تەمەنی بلە باشە جعفەر بەک تەلەفۆنێ بۆ بلە بکە بیریەکەم بە ساقەی بمات 2-3 دەقەشە کورە بەخوا بلە پیاوە ئای بلە